بە سوپاسەوە توانیمان لە ماوەی 48 کاتژمێرە 3 باند دەستگیر بکەین کە ژمارەیان 23 کەسە. ئەو 3 باندە چەندین جۆر مادەی هۆشبەریان بەپێ بوو، هەروەها چەندین ئامێریان بەکارهێنا بوو بۆ کێشانی مادەی هۆشبەر. هەر لە چوارچەوەی هەوڵ و کۆشەکانی بەڕێوەبەرایەتی ئاسایشی پارێزگای سلێمانی توانیمان لە ڕێگەی کۆکردنەوەی زانیاری، هەروەها لە ڕێگەی ئەو کارمەندانی کە هاوکارمانن لە بەڕێوەبەرایەتی و بەشەکانی سەر بە بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی و شوێنەکانی دیکە توانیمان چەند کەسێک دەستگیر بکەین کە بەنیاز بوون بەڕێی قاچاق هەنێک کەلوپەل کە شارە بۆ لەناو چەند ئامێرێکی میوزیک، هەروەها لەناو مێزی نان خواردنا کە بەنیاز بوون ئەو جگەرانە ببەرنە دەرەوەی هەرێمی کوردستان و لە ڕێی پۆستەوە دەری بکردنە دەرەوەی هەرێمی کوردستان توانیمان دەستگیریان بکەین. ئەوەی کە ئێستا لە بەردەمی بەڕێستانایە ئەوە هەوڵ و ماندووبوونی 48 کاتژمێری کارمەندان و ئەفسەرانی بەڕێوەبەرایەتی ئاسایشی پارێزگای سلێمانیە کە بە سوپاسەوە توانیمانە لەم ماوە کورتەدا باندێکی 3 کەسی دەستگیر بکەین کە ژمارەیان 23 کەسە. لەو 23 کەسە 20یان لە ڕەگەزی نێرن، 3 کەسیان بەداخەوە لە ڕەگەزی مێن. هەمووشیان بە فەرمانی دادوەر ڕوبەڕووی دادگا کراونەتەوە، هەروەها پشکنینیان بۆ کراو و چاوەڕێی ئەنجامی پشکنی نەکەین بۆ ئەوەی کە ڕوبەڕووی دادگایان بکەینەوە. و ئەمەوێت ئەوەتان ئاگادار بکەمەوە کە ئێمە ئەو کەسانی کە دەستگیرمان کردوون سەرجەمیان مادەی هۆشبەریان پێبووە و سەرجەمیان لە کاتی بەکارهێنانە یا لە کاتی بازرگانیکردنە یا لە کاتی گۆڕینەوەی مادەی هۆشبەرە دەستگیرمان کردوون. هیچ کەسێکمان بە گومان دەستگیر نەکردووە.